والله هەی قەدەوەیە کە ئێمە ناتوانین هەر ئاوا بە ئەهوەنتە و بە سادەیی بەرەو پیری وەکو ڕۆشنبیر وەکو خوێندەوار وەکو نوخبە هەروە بە ئەهوەنتە و بە سەرزارێکی بۆ ئەو بریارە گرینگە مێژوویە بچین کە داخوا پەکەکە چۆنی ئەو بریارە داوە. ڕاستە پەکەکە زیاتر لە 50 ساڵ لە خەباتێکی بێوچاندا بۆەوە زیاتر ئەوە لە 84ەوە بەرەو زیاتر لە 40 ساڵ زیاتر لە 40 ساڵ دەچێکە خەباتی چەکداری دەست پێ کردەوە. خەباتی چەکداری ینی خێنی سەدان و هەزاران گەنج و لاوی بە ئاکام نەگەیشتوو کە خێنی خۆیان داوە و خێنی خۆیان ڕوحی خۆیان کەوتە قوربانی شتێک کە ئیمانیان پێی بوو. ئەو شتە بەغێرە زەوەی کە ڕزگاری نەتەوەی کورد قۆناغی شۆڕش و مبارەزاتی خەڵکی کورد زیاتر نەبوو. هەر ئەوە بۆ ینی نەچوون بۆ شتێکی دیکە حەول بدەن یا مەسەن بۆ ڕزگاری نەتەوەیەکی دیکە یا بشێک. دیارە هەمووان دەزانی کە خەباتی نەک تەنیا پەکەکەی ئەوانی دیکەش خەباتەکە لە چوارچەوەی گەلی کوردستاندایەوە ئەو گەلەیەکە زیاتر لە 100 ساڵە زیاتر لە 100 ساڵە لەژێر سەوستانەوەی دەوڵەتە مۆدێرنەکانی دەوڵەتونەتەوەی وەکو ئێران و تورکیا و سووریا و عێراقدا لە جانەڵادا بۆ ئەنفالی دیوە شتی میابارانی دیوە کورە ئەو هەموو زیندان و درسیم و ئەوانەی هەموو دیوە. بۆیە مەسەڵەن ئەگەر تۆ باسی باکووری کوردستان بکەی بەڕێی من کافیە چ بۆ ئەجنەبیەک چ بۆ خۆیەک چ بۆ کەسێک کە کووردە چ بۆ کەسێک کە غەیرە کووردە هەر ئەوەندە تۆ کتێبەکانی موسا عەنتەری بخوێنێەوە دەزانی کە ئەم میلەتە لە چوارچێوەی دەوڵەتی تازە پێگەیشتووی تورکیا چ ئازارێکی کێشتووە و بە چ قۆناغایەکدا تێپەڕیوە. بۆیە کاتێک کە لە ساڵی 1970 پەکەکە قاسی خستە ناو قۆناغی سیاسی میلەتی کوردەوە و لە ساڵی 84 ئاخرەکەی بریاری دا کە چەک بەدەستەوە بگرێ بچێتە شاخ بریارێکی دروست بوو. بریارێک بوو کە دەبوو وابێت وە ئەو بریارە بەقەت ئەو بریارەی ئەمڕۆ بەڕاستی ئەمن لە بەیانەوە کە بەیاننامەکە ئەنجامنامەکە دەخێنمەوە بیر لەوە دەکەمەوە کە ئەو بریارەی کە ئەمن بریار دەم پسمەشاخی زۆر ئاسانترە لەوەی کە ئەو ڕۆکانە لە نێو ئەو فەزای سیاسی دنیا و ناوچە و کوردستانەکان هەر چوار پارچە کوردستانەکان ئەو بریارەی کە ئەوان داویانە بەڕێی من یەکجار بوێرانەیە زۆر بوێرانەیە و دەستخۆشیان لێ دەکەم پیرۆزبایان لێ دەکەم کە قۆناغی خەباتیان لە قۆناغی خەباتێک کە ئێمە لە تااقەتی کوردانێ لە تااقەتی هیچ کەسێکی کورد پێشمەرگا و گریلادانە گواستیانەوە بۆ خەباتێک کە پێی دەڵێن خەباتی مەدەنی بۆ خەباتێک کە دیتر خەباتەکە لە دەستی بایەق و مراد قرەیلان و فلان و فلان و فلان و فلاندا نێو خەباتەکە دەکاتە ناو ئەو جیلەی کەمە پێیان دەڵێن نەوەی ژینا ئەو توێژەی کە لە ژێرەوەی 18 ساڵ یا 19 و 20 ساڵن و ئەوانن کە لەسەر جادەکان لە دەوروبەری پارلەمانەکان قاز بە عەرزدا دەدەن و زەوین بە لەرزە دەخەن و ئەو جارەکانە پشتی دوژمن دەشکێنن. ئەم پێم وابێ ئەو خەباتە گەلێک ئەسەری زۆرترە تەئسیری زۆرترە و ئەوان ئەو خەباتیان هەڵبژاردووە. ئەم پێم وابێ کە وەختی خۆی بوو لە تورکیای بە تایبەت جارێ با باسی پارچەکانی دیکە نەکەینە پارچەکانی دیکە چێ پارچەکانی دیکە ئەوە عێراقەوە 33 ساڵ حکوومەتێکی خۆجێی هەیە سووریا ئەوە بەرەو ئاسۆیەکی زۆر ڕوون دەڕوا بە دڵنیایی قۆناغێکی یەکجار نوێیە قۆناغێکە یەکجار سەختترە. کاکە ئەوان بریاری قۆناغێکیان داوە چوونە ژوور قۆناغ و مەرحەلەیەکیان داوە کە زۆر سەختترە لە قۆناغی قەندیل و شاخ. کاکە قۆناغی قەندیل و شاخ زۆر لەو قۆناغی کە ئەو ڕۆکانە ئەوان دانێ بەرەو پیری بچن جا خەباتی پارلەمانی بێ خەباتی سەرجاد دەبێ خەباتی دیپلۆماسی بێ خەباتی لۆبیگەری بێ خەباتی سندیکاکان بێ خەباتی هەمووی هونەرمەندان ئەمە کاکە بوو خۆم خەباتی چەکداری کردو خەباتی چەکداریم دیوە خەباتی چەکداری لەوی ئاسانتر نییە تفەنگەکەتە تاقمەکەتە دەیبەستی و لە شاخ و بیر لە هیچ ناکەیەوە بیر لەسەر مەسەلەی دیپلۆماسی لە مەسەلەی سیاسی لە چی دەگوزارێت چی ناگوزارێت تفەنگێکت پێ و دەڕۆی کاکە دوژمن دەکوژی یا دوژمن دەتکوژیە هەر لەوەی زیاتر نەبووە
بەڕێی من ئەوەی کە ئەوان ئەو ڕدەستیان پێ کردووە یەکجار حەساسترە یەکجار سەختترە ئەتۆ دەبێ وردە ئیتر بەرەو قۆناغی پسیکە لەگەڵ گەنجی 17 و 18 و 19 و 20 ساڵ ئەتۆ تێکەڵ دەبی بزانی ئەوان چیان دەوێت لەگەڵ ئەو سمارتفۆنانە لەگەڵ ئەو هۆشی زیرەنگەی کە ئەو ڕۆکانە بۆتە هەموو شتێک ئەتۆ عانەکانە لە من پرسە بڵە مەسەلەن لە کولمبیا لە فڵان ساڵیدا چ قەوماوە ئاوا دەکەم هۆشی زیرەنگەکەم دێنمە دەرێ و پێت دەڵێن ئەوە ئیتر ئەو سەردەمیش خەباتی چەکداری تێپەڕ بووە تێپەڕی کردووە بەڕێی من ئەوان دەزانن ئەوان پێشوەکە بریارەکە بدەن لە کۆنگرەی ئەنجامنامەکە بخێنەوە دەیانزانی کە کۆمەڵێک ناحەز لە باشوور دژیان دەبن کۆمەڵێک ناحەز و هیچ و پوچ کۆمەڵێک ئەو خەڵکەی کە تێناگەن لە ساختاری دەوڵەتی تورکیا یا هەمووی لە چوارچێوەی دەوڵەتی ئێراندا دەبینن ئەوان تێناگەن حملەیان بۆ دەکەن و فەزایەکی هێرشێکی بەربڵاوی سۆسیال میدیا دەست پێ دەکەن ئەو ڕۆبەیانی کە بەڕێی من زۆر هەڵەدان باشترین شت ئەوەیە کە بێن بە وردی لە پرۆسەکە کۆڵنەوە و بە وردی بزانن کە ئەنجامی چ دەبێت ئەمن هیوادارم کە هەنگاوێکیش لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئەو دەوڵەتە ونەی کە لە پشتی دەوڵەتی تورکیاوە هەیە بێتە ئاراوەکە تۆزێک ئیعتماد ببەخشێ تۆزێک ئیعتماد بداتە خەڵکی کە ئەوان هاتوونە پێشێ هەنگاوێک ئێمەش هەنگاوێک دەینە پێشێت ئەگەر ئەوە لە دەوڵەتی تورکیا ببینین لەو چەند ڕۆژەیدا یەکجار بە قازانجی هەموو پرۆسەی ئازادی گەلانی تورکیا تاوا دەبێت و حتا بۆ خودی تورکەکانیش ڕێفۆرمێکی تەواو بنچینەیی و بە بناغەوە دەتوانێت لە پارلەمانی تورکیاوە دەست پێ بکە کە من پێم وایە بەخۆ میلەتانی و خەڵکانی تورکیا هێندە ئازا هێندە لە ڕاحەتیدا ناژین ئەوانیش کۆمەڵێک ویست و داخوازیان هەیە خۆر کورد نییە تورکەکانیش دەچەوسێنەوە خۆ زیندانەکان هەر کوردی تێدانێ زیندانەکانی تورکیا پڕە لە تورکیش بۆیە ڕێفۆرمێکی ئازادی بەخش ڕفۆرمێک کە ئازادی بێنێت بە مژدە بۆ گەلانی هەموو تورکیا بەڕێی من بەڕێگاوەیە و دەبێت حەول بۆ ئەوە بدەین کە هەموو فکر و ئەفکاری خەڵکی تورکیا بێتە سەروەی کە ئێمە دەتوانین ئێمەی خەڵکی ڕۆژهەڵات ئەرزشی وەمان هەیە دەتوانین حەقی خۆمانە مستحقی وەین کە بە ئاشتی بژین بە حەقی خۆی کە نەتەوەکان پێکەوە بژین ژیانی نەوت نەتەوەکان پێکەوە یەکجار خۆشترە ئەگەر ئێمە دوورمەودا بیر بکەینەوە کە ئێمە لەو پەڕی ئاشتیدا لەگەڵ تورک و کورد و ئازەری و هەموو میلەتە ئەرمەنی و هەموو ئەوانە پێکەوە بژین عەرەب و ئێمە ژیانێکی خۆشترمان دەبێت لەباری فەرهەنگیەوە دەتوانین زۆرتر لە زەر لە یەکتر بەرین دەتوانین زۆرتر دەستکەوتی فەرهەنگی و سیاسیش حتا لەگەڵ یەکتر پیا بکەین بەڵام ئەمە لەگە بێم لێرە خونەتەوەکان بکەمە دوژمنی خۆم ئەمە ئیتر هەر دەبێتە ئەو بەزمەی کە چەندین سەد ساڵە ئەمە هەر بەدواوەیدا دەڕێن یان هەوێ خۆیان ڕوڕەشی کۆمەلگای نێونەتەوەیی وڵاتانی دیکە نەکەنەوە و ئەگەر دەیانێ بەڕاستی ئەو پرۆسەیە تاسکەک ئاراز بام پێ دڵم هەڵایسانەوەی قەندیل زۆر ئاسانە ئێمە دایان تەجروبەوەمان هەیە یعنی ئەوان دەبێت لەوەی بترسێن کە کۆمەڵێک خەڵکی زۆر بەڕق و تووڕە ئەوجار بێن و هەراسانیان بکەن و لە ناو شارەکان وڵات بە قوڕ بگرن ئەمە نابێ بکەن ئەگەر ئەوان یەک تۆز عاقڵ بن ئەو حکوومەتەی کە گوایە لە بنەوە هەموو کارێک بەدەستوێ و حکوومەتی سێبەرە یا حکوومەتێکی دیکەیە ئەوان ئەگەر عاقڵ بن ئەو ڕۆکانە دێن سێ هەنگاو دێنە پێشت لە پێش هەموو شتێکدا پارلەمان دەکەنەوە شەرعیەتێکی سیاسی قانونی دەدەنەوە بە پارلەمان و پارلەمان زندوو دەکەنەوە لەگەڵ هەموو مخالفەکان و ئۆپۆزیسیۆنی ناو خودی تورکیا دەم پارتی دێنە پێشێ و دەم پارتی دێنن لە پارلەمان کە بتوانێت باسی ڕێفۆرم بکە ئەو ڕێفۆرمە لە تورکیا ئەو ڕۆکانە حیاتیە بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیان بە شکست ڕوبەڕوو نەبێت ئەمن پێیان دەڵم لێرەشەوە زۆر ئاسانە و تسپە و دوی دەڵن چەکەکان دەدەن لە هەڵبەتە ئەو چەکدانانە لەسەر دەستی یوئێنی بێت زۆر باشترە زۆر هیوادارم ئاوا بکەن برادەران کە لەسەر دەستی وڵاتانێکی وەکو یوئێن ئومەمی متحیدە بتوانن ئەو چەکانە تەسلیم بکەن
تەسلیمی کوردی نەکەن باشە بەڕاستی، بەڵام تەسلیمی مەزلوم کورد هێزەکانی باشوورە، بەڵام لەسەر دەستی UN تەسلیم کرێت و تەسلیمی تورکیاش نەکرێت لە جێگایەک دابدرێت جاخۆ ئەوانە هەر دەبنە زبڵ. ئەو تاوە تۆ دەبینی هەموو وڵاتانی وەک سەعودیە وەکو ئەوانە کە ساڵانە چەک دەکڕن بە میلیاردان میلیارد دلار لە جیاتیەوەی کە لە میلەتەکانی خوانیان سەرفکەن و بۆ پەروەردە و بۆ خستەخانە و بۆ دەیدەن بە چەک لە زەڕاتخانەکان و لە مەخزەنەکان دوایش دەڕزێ و تاریخی مەسرەتیان تەواو دەبێت و ئێکسپایر دەبن و دەبێت لە دەریایان باوێت. باشترین شت ئەوەیە کە بدرێ بە دەستێکی ئەمین، بەڵام ئەوە بەو معنای نییە کە ئەگەر ئەوان نامەردی بکەن، ئەگەر ئەوان نانهەوێ بێنە سەرخەت و ئەوانیش هەنگاوێک نێنە پێشە، دوو هەنگاو نێنە پێشە، زۆر ئاسانە، زۆر ئاسانە بۆ نەوەی کورد، بۆ گەنجی کورد و بۆ خودی ئەوانەی کە ئەو ڕۆکانە گریلان زۆر ئاسانە هەڵیایی سێننەوە. بەڵام ئەو جاگە هەڵیایی سێننەوە ئاوە بە نەرمی هەڵی نایسێننەوە، بە زۆرە هەڵیداسێنەوە کە ئێوە زەرەرمەندە بن، ئەی دەسەڵاتدارانی تورکیا. ئەم پێم باشە کە ئەمە لە ئێستاوە لە ڕێگای ئومەی متحەدەوە بێت، لە لای دۆستانی خارجیمانەوە بێت، لە لای دۆستانی ناوخۆمانەوە بێت، لە لای ئەو پەرلەمانتارانەوە بێت، لە ڕێگای دەمپارتیەوە بێت و ئەوە قەناعەتیان پێبێنین کاکە ئەوە ڕێگای سڵح و ئاشتی دوا ڕۆژی ئێوەیە، ئەوە ڕێگای پێگەیشتن و بە هەدەر نەدانی پارە و بودجە و چەک و قتفاقا کە ئەتۆ لە جیاتیەوەی کە بیدەی بە منداڵەکانە، لە جیاتیەوەی کە سەرفی پەروەردەی منداڵ و خستەخانەی پیر و پاتاڵەکانمان بکەیت، ئەتۆ بیدەی بە چەک و تفاق و هەموو ساڵە بودجەیەکی کەلان بەقەد بودجەی هەموو دەستگاکانی دیکەی وەزارەتەکان بدەی بە بودجەی دیفاعی و بە بودجەی کڕینی چەک، ئەوە باشترە. وەرە وەخت بە سڵح و ئاشتی بژی وەکو وڵاتانی سکاندیناوی وەکو وڵاتانی ئوروپایە کە کەمترین بودجە بۆ ئەوە دادێنن کە تووشی شەڕی ناوخۆ بن. ئێمە بەستە بۆ شەڕی ناوخۆ بەڕاستی، ئێمە ئیلاجمانێ، ئێمە ناتوانین بگوازینەوە بۆ کوڕی مێڕیخ، ئێمە ناتوانین، ئەمە هەر لە دەرسیم دەژین، ئێمە هەر لە حەکاری دەژین، ئێمە هەر لە موکریان دەژین، ئێمە ئیلاجمانێ ئەو خاکەمان بۆ ناگوازرێتەوە و تەنیشت خاچی موکریان تورکە، تەنیشت خاچی دەرسیم تورکیەیە و تەنیشت خاچی جەلەولا عەرەبە. ئێمە دەبێ پێکەوە بژین، ئێمە ناتوانین. ئەتۆ داین چ من هەمیشە دایم لە منداڵی شەوە قسێکم هەبوو دەمکوت کاکە ئەگە برا لەگەڵی نەسازای دەڵێ خوا حافیز ئەوە ماڵم کرد، بەڵام تۆ لەگەڵ جیران چ دەکەی؟ لەگەڵ جیران چ دەکەی؟ جیران هەر دەبێت لەگەڵی بسازێ. ئێمە ئەو نەتەوانە جیرانمانن، جیران ناتوانم خاکەکەم بەرم و بۆیە جیرانیش ناتوانم دەرکەم، هەر دەبێت لەگەڵی بژیم. دا بۆیە ئێستا ئەوان گەیشتونە ئەو قەناعەتەی برادرانی قەندیل، ئەو کۆنگەرە گرینگەیان داوە. ئەم پێم وابێ بریارێکە کە زۆریان دەبێت فکر لێکرد بێتەوە، زۆر و ئەو بریارێکی ئاسان نییە بەڕاستی. من تێدەگەم لەو ئێستا ئەو بریارێکی یەکجار سەختە، بۆیە تکاتان لێ دەکەم لە ڕۆشنبیرانی فەیسبوک، لەو کەسانی کە خۆتان بە نوخبە دەزانن، لەو کەسانی کە شەو و ڕۆژ دانیشتون هیچ نین بۆ خۆتان، هیچ سفرن ئەوگۆ بۆ خۆتان، بەڵام دانیشتون لەسەر فەیسبوکی جنێو دەدەن کاکە تکاتان لێ دەکەم تۆزێک بە خۆتان دابستنەوە. بە تایبەت ئەو توێژەی کە لە ئوروپایە دانیشتون و بەخۆیان دەڵێن پاشماوەی حیزبی دموکرات. ئەتۆ کاکە چاوێک لە بریارەکانی دکتۆر قاسملووی خۆت بکە. ئەتۆ بۆ ئێستا هاتووی جنێو بە ئاشتی دەدەی؟ ئەتۆ بۆ هاتووی ئێستا دەڵێ ئاش بەتاڵ؟ نەخێر، ئەوە ئاش بەتاڵ نییە، ئاش پڕکردنەوەیە، زۆریش پڕکردنەوە، چونکە ئیتر دەبێت خۆیان ئامادە بکەن بۆ ژیانێکی پڕ لە دەردیستەری و سەرمەستەری و بەڵام بە عەقڵ. ئەم ئەقڵە لە شاخ غایبە. با پێتان بڵم، ئەمە بخۆم پێشمەرگە بووم، لە شاخ پێویستیمان زۆر بە عەقڵ نەبوو، پێویستیمان بەوە بکە چەند دەست و تفەنگمان چەند باش بێت، پێویستیمان بۆی بکە چۆن هاوەنەکە باوێن، پێویستیمان بۆی بکە چۆن تۆپی 106ەکەمان لە هەدەف بدەین. بەڵام ئەو ڕۆکانە هەدەفی ئێمە، ژیانی ئێمە ژیان لەگەڵ نەوەیەکە کە تازە دەبێت 18 ساڵ و 19 ساڵ و ئەو شتانەمان لێ قبوڵ ناکە. نەوەیەکە کە ژیری دەستکردی پێیە، نەوەیەکە کە سمارتفۆنی بەدەستەوەیە، نەوەیەکە کە ئیتر ئەو بەند و باوی کچانەی لە مێژە فڕەداوە و بە قسەی بابی ناکە، بە قسەی خاڵی ناکە، بە قسەی مامی ناکە، بە زۆری شو ناکە، بە زۆری ناچێتە. ئەمن لەگەڵ ئەو نەوەی ناتوانم بە عەقڵی ساڵانی 40-50 بژیم. ئەمن دەبێ یا خۆم بێت بەسەر
ئەو ئەقڵی خۆم ئابدەیت بکەمەوە خۆم بە ئەو ڕۆی بکەمەوە یا ئەوەی کە بەڕاستی دەوێت بمرم چونکە ئەو منداڵانە لێم قبول ناکەن کاکە ئەم بۆ خۆم منداڵم هەیە ئەو خەم هەموو لێرە ئەوە لە سلێمانیەوە چەند ساڵە دەژیم کاکە سلەیمانی عائیلەکان خانەوادەکان ئەمن دەزانم لە نزیکەوە تووشی دەیان بربەستی ئاوا بوون تووشی دەیان گەنگەشەی ئاوا بوون نێوان باو و دایک و منداڵەکان کە ئاخرەکەی عیلازەوە نییە منداڵ تەسلیم نابێت گەنج تەسلیم نابێت ئەوە ئێمە دەوێت تەسلیم بین ئەو بریارەی پەکەکەش بەجێی خۆیەتی دەستیان خۆش بە لێرەوە دەستی خەبات و ئاشتیان دەکوشن بە توندی و ئەم پێم وابێ کە ئەم ڕووکانە ئیتر قۆناغێکی یەکجار سەختی خەباتی مەدەنی و خەباتی لەگەڵ هاوشان لەگەڵ نەوەی نوێ بەڕێگاوەیە و ئەمن زۆرم پێخۆشە کە نەوەی نوێ و نەوەی کۆن پێکەوە لە ڕێگای خەباتێکی پارلەمانی و خەباتێکی ئاشتی پێکەوە دەست دەدەنێ پێم وابێ کە سەرکەوتوو دەبن زۆر جوانە ئەگەر تا ئێستا کوونێ بەڕێی من ئەگەر هێزگەلی کوردی ئێران کوردی عێراق ئەوەیەدی خۆ سووریا ئەوە ڕێگای خۆی معلومە ئەگەر تا ئەو ڕووکانە جژبوونان نەبوو بێت و جەماعەتێک بەر حەزەر بووبێتن لە دۆستایەتی لە گەڵ پەکەکە ئەم پێم وابێ لەو ڕۆوە ئەگەر یەک تۆز عەقڵ بەکاربێن ئەگەر یەک تۆز منتق بێتە جێگای ئێحساس و شتی ئاوا پێم وابێ دێنە سەرۆخەتی کە بریارێکی دروست دراوە و ئەمە بمان هەوێ نەمان هەوێ پەکەکە ڕەگ و ڕیشەی لە هەر چوار پارچەی کوردستاندا لە ماوەی ئەو 45 ساڵیدا بەجێهێشتووە هەیە و حقیقەتێک هەیە کە هێزێکی گەورە بە ناوی پەژاک لە کوردستانی ئێرانەدا هەیە کەمە بمان هەوێ نەمان هەوێ لەباری فەلسەفە و عەقڵ و دنیابینیەوە زۆر نزیکە لە پەکەکەی و ئێستاش ئەوان تا ئێستا نەمبیستۆ کە هیچ بەرهەڵەستێکیان کردوێ یا دژایەتێکیان کردوێ لەگەڵ ئەو ڕێبازەی کۆنگرەی دوازدەی برادرانی پێکەکە کە مادام وایە حتمما تاتی تاسیری ئەوان دەبن و حتمما ئەوانیش فکرێکی تازە دەکەنەوە کە دەبێ بەرەو خەباتی مەدەنی بڕۆن دەبێ بەرەو ئەوە بڕۆن کە بەڵام مشکلی برادرانی پەژاگەوەیە کە حکوومەتەکەی ئیسلامی ئێران بەڕاستی لەگەڵ هیچ حکوومەتی قابلی مقایسە نییە ئەو بریاری خۆی داوە دژی قژی ژن ئایسی لە بکەم کاکەتەوە قژی ژن چی لە تۆ کردو ئەتۆ بوا دەکەی ئەتۆ هەموو شەرعیەت و هەموو مەشروعیەتی خۆت لە دوو تاڵ قژی ژندا دەبینەوە وەڵڵی چت لەگەڵ ناکرێت ئەوانیش دەبێت بەڕاستی فکر بکەنەوە بەڵام ئەوانیش دەیە بزانن کە تەق و تۆق و ئەو بەزمەی کە بچین بە 12 دانە گریلا بنێرینەوە بۆ کرماشان و بۆ ئیلام وەڵڵی هەر ئەمن زەرەر دەکەم هەر دایکی منداڵەکانم زەرەر دەکەن بۆی ئەوانیش دەیە فکر بکەنەوە بەڵام ئەو فکرەی کە بەرەو خەباتی مەدەنی بڕۆی خەباتێکی ئاقلانەیە بە ئەوی دیکەشی ئەتر بۆ باشوورێتی بەس بنەماڵی بارزانی چم پێ دەڵێن لەوە داوە چ دەڵێن تازە دانی چی کە ئەمن ئەو هەموو بوختان و بەزم و فەرتەنەی ئەم 15 ساڵەتان کرد هەرچی خراپ بوو بەسەر گریلاتان هێنا هەردووی نەپێرە لە بەیان نامەکەیدا کە کۆنگرەی 12 داوێتی باسیەوەی دەکا کە حیزبی دموکراتی کوردستانی عێراق ینی حەدەک ینی کار ئاسانی بۆ نەکردوون یعنی هەردەوێتدا بە ئاشکرا پارتی دموکراتی کوردستانی ناوهێناوە ئەمە عیبەیە بوونگۆ عیبەیە وەرنە بەری مەدانە و چی دیکە لە تەلەڤیزۆنەکاندا باسی ئاش بەتاڵ و ماڵ ئاشی چی ئاش پڕ بۆتەوە ئەمگو باسی ئاش بەتاڵێ مەکەن و تۆزێک وەرنە پێشێک کاکە ئەتۆ لەگەڵ میلەتی خۆت برایەتی دەکەی تو بۆ دەچی لەگەڵ عەرەب برایەتی دەکەی باشە دەستت خۆش بێ بەڵام تۆ لەگەڵ میلەتەکەی خۆت برایەتی بکە ئەو جارەکانە برادرانی بە تایبەت حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش هەوادارەکانیان لە ئوروپایە لە ئەمریکایە لەولا دانیشتون لەو پەڕی خۆشی و بێشیدا لەسەر موبڵێکی گەورە دانیشتون لەسەر سۆفایەکی گەورە دانیشتون و بیرەکەیان بەدەستەوەیە و عیبە جنێودان زۆر پیسە بەڕاستی واکە خۆ ئەوەی کە ئەو ڕۆکراوە مەسەلەی ئاشتی دکتۆر قاسملو 40 ساڵەوە پێش هاواری دەکرد 40 ساڵەوە پێش ینی کەوابێت ئێوە چی دەڵێن ئێستا کوونیە باسی بەغەیرەز حەسوودی و بەغیلی بەغەیرەز ئەوەی کە چاویان هەڵنایە مێژووی
براکانیان لە پارچەیەکی دیکەی کوردستان بەسەر کەوتوی ببینن هیچ شتێکی دیکەنێت ئەوجا ئەتۆ چی ئەگەر ڕاست دەکەی وەرە کاکە ئەوە پەکەکە ڕۆیەوە قەندیل چۆل کراوە وەرە فەرمو تۆ بچۆ قەندیلی بەڵام دوو ڕۆژ دەتوانی ئەتۆ کاتێک قسێ بکە کاتێک ڕخنەیەک لەم بگرە کە بۆ خۆت بتوانی بیکەی ئەتۆ ناتوانی ئەتۆ یەک ڕۆژشت پێ نەکرا پشتی قاسملوتان شکان وە قاسملوتان بەجێش هەمووتانم لە ئاگام لێ لە ئوروپایەتستان کرد ئاگام لێیە کە ساڵانی هەشتا و حتا 90ەکان کە حیزبی دموکرات لەو پەڕیگەشەکردندا بوو هەمووی ئێوەی ئەوڕەکانە کە جنێو دەدەن بوونە مریدی دکتۆر قاسملوی بوونە مریدی قازی محەممەدی هەر ئێوە بوون ئەو حیزبی دموکراتتان بەجێهێشت هەر ئێوە بوون پشتان دە حیزبی دموکرات کرد هەر ئێوە بوون و دوای خۆشی و شادی ژیان و ژنبازی خۆتان کەوتن ئەو ڕۆکانە چۆنە دانیشتون لە پشتی لاپتۆپێکی جنێوان دەدەن عیبە بۆ ئێوە جنێودان عیبە بۆ ئێوە خۆتان بە دکتور و بە مستەقف و نازانم بەچی دەزانن زۆر عیبە ئەوی دیکە کە دەبێتەوە کوردستانی عێراقیە باشووری کوردستان حەقە ئەوان ئیتر دەست هەڵگرن لەو دوژمنایەتیە منداڵانەی خەسمانەی دوژمنکارانە بە تایبەت پارتی دموکراتی کوردستان ئیتر هیچ بیانویەکتان نەماوە ئێمە حولی دۆستایەتی دەدەین ئێمە دەستی دۆستایەتی لەگەڵ تورکیا درێژ دەکەین لەگەڵ ئێوەشی درێژ دەکەین و پەکەکە دڵنیام وەرەقەیەکی تازە لاپەڕەیەکی تازە هەڵدەداتەوە لەگەڵ دۆستایەتی لەگەڵ هەموو ئەحزابی دیکەی پارچەکانی تری کوردستان و ئەو دۆستایەتێ لەسەر ئەساسێکی یەکتر قبولکردن لەسەر ئەساسێکی خۆشژیانی سڵح و ئاشتیدا دەبێت و من هیوادارم ئەوانیش ئەو ئیستعابەیان هەبێ ئەوانیش بێن بەرەو پیری ئەو نیەتە پاکەی کە دەمان هەوێت ئێمە هەموو بە ئاشتی بژین بە تایبەت ئەحزاب و دەسەڵاتدارانی باشووری کوردستان و ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی ڕۆژهەڵاتی کوردستان کە یەکیان حیزبی دموکراتە کە دەبێت وەرەقێکی تازە هەڵداتەوە ئەمە دانانیشین لەگەڵ پەجاکەر پەکەکەی بۆ پەکەکە چێتێت تۆ دانانیشی لەگەڵی یعنی ئەو قسانە زۆرمان جۆلیە بۆ کاک ئاراجان ئەوە دایان ساڵە دە ساڵ زیاتر جۆم لە قسەی دەبێت پەژاکەر پەکەکە دەیجا چ بۆ تاوە پەکەکە چت ماوە تازە ئەتۆ هیوادارم پەژاکیش دوا ڕۆژی خەباتی سیاسی و چەکدارەکەی ئاقلانە بێ بەقەت خەباتی پەکەکەی